تەنانەت کار و کەسابەتێکیش کە ئینسان دەیکات، معاملەیەک کە دەیکات، بەو چەند مەرجانە کە ئێستا باسی دەکەین، ئەو کار و کەسابەتەشی دەبێتە عیبادەت. یەکەمیان کار و کەسابەت دەبێتە عیبادەت ئەگەر ئینسان ئەو کارەی کە دەیکات لە شەرعدا ڕێگە پێدراو بێت. دووهەمینیان نیەتێکی پاکی لەو کار و کەسابەتەدا هەبێت و نیەتی عیبادەتی هەبێت. سێهەمینیان کارەکەی بە ئیتقان و هەروەها بە ئیحسان بکات، بە چاک و ڕێک و پێکی کارەکەی ئەنجام بدات. چوارەمینیان ئەو کارەی کە دەیکا خیانەت و غەشی تێدا نەکات و زوڵم و ستەمی تێدا نەکات. پێنجەمینیان ئەو کارەی کە دەیکات لە ئەدا شەرعیەکانی دووری نەخاتەوە و بێ ئاگای نەکات. بەو پێنج مەرجانە هەروەکو دکتۆر یوسف قەرضاوی لە کتێبەکەی خۆیدا باسی کردووە، هەر کار و کەسابەتێک کە ئینسان بیکە، کار و کەسابەتەکەشی دەبێتە عیبادەت بۆ خودای پەروەردگار. بێگومان ئەوەش لە گەورەی ئەو دینە پیرۆزەیە کە هەموو کارێکی ئێمە بە عیبادەت حیسابە، بە مەرجێک ئینسان نیەتی خەیر و عیبادەتی تێدا هەبێت. کەعبی کوڕی عوجرە بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ پیاوێک بەلای پێغەمبەردا ڕەت بوو صلی الله عليه وسلم. هاوڵانی پێغەمبەر سەریان سوڕمالە هێز و قووەت و هەروەها نەشاط و چالاکی ئەو پیاوە. گوتیان ئەگەر ئەو هێز و قووەت و چالاکیەی لە پێناوی خودای پەروەردگاردا بەکارهێنابایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دواتر: إن كان خرج يسعى على ولده صغارا فهو في سبيل الله. ئەگەر بێت و ئەو پیاوە لە پێناوی ئەوەدا دەرچێ منداڵەکانی گچکە بن، کار و کەسابەتیان بۆ بکات، بژێویان بۆ پەیداکات، فهو في سبيل الله. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەش هەر لە پێناوی خۆی پەروەردگاردایە، واتە ئەوەش هەر بە عیبادەت حیسابە. ئەنجا فەرمووی: وإن كان خرج يسعى على أبوين شيخين كبيرين فهو في سبيل الله. ئەگەر ئەو پیاوە باوکو دایکێکی پیری هەبن لە ماڵەوە بژێویان بۆ پەیداکات، ئەوەش هەر لە پێناوی خۆی پەروەردگاردایە. ئەنجا فەرمووی: وإن كان يسعى على نفسه يعفها فهو في سبيل الله. ئەگەر ئەو پیاوە لە پێناوی خۆیدا دەرچێ کار و کەسابەتێک بۆ خۆی بکات، بۆ ئەوەی کە نەفسی خۆی بە پاک ڕابگرێت، فهو في سبيل الله. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەش هەر لە پێناوی خۆی پەروەردگاردایە. کەواتە ئینسان ئەگەر لە پێناوی بژێویشدا دەرچێت، کار و کەسابەتێکیش بکات لە دنیادا، بە مەرجی نیەتێکی عیبادەت و نیەتێکی چاک و بە چاکی کارەکەی ئەنجامدا، تەنانەت ئەوەشی بۆ دەبێت بە عیبادەت.